ئەو کاتژمێرەی هەر کاتێک گوێبیستی ناوەکەی دەبین بیرمان بەلای نرخە خەیاڵیەکانیدا دەچێت. ئەو کاتژمێرەی کە تەنها کەسە دەوڵەمەندەکانی جیهان لەدەستی دەکەن. تەنانەت هەندێک جار سەرۆکەکان و دەوڵەمەندەکان کێبڕکێ دەکەن لەسەر ئەوەی کامیان گرانترین جۆری لەدەست بکەن. دەوترێت ئەم کاتژمێرە چەند تایبەتمەندیەکی هەیە کە لە کاتژمێرەکانی تردا نییە. بەڵام لێرەدا چەند پرسیارێک دروست بووە کە دەوترێت بۆچی ئەو کاتژمێرە گرانترینە؟ کێ بە دامەزرێننی ئەو کۆمپانیایە دادەنرێت؟ نێنی سەرکەوتن و بەناوبانگ بوونەکەی چییە؟ کۆمپانیای ڕۆڵێکس لە ساڵی 1905 لەسەر دەستی هانس ویلدۆسفی ئەڵمانی دامەزراوە. هانس لە ساڵی 1881 لە باڤاریا لەدایک بووە. یەکەمین وێزگەی کارکردنیشی لە تەمەنی 19 ساڵیدا لە کارگەیەکی دروستکردنی کاتژمێر لە سویسرا دەبێت. یەکێک بووە لەو کەسانەی کە لە کارەکەیدا زۆر لێ هاتوو بووە. ئەوە ژوای کردووە ساڵ لە دوای ساڵ خۆشەویستی بۆ کاتژمێر و بواری کارەکەی زیاد بکات. دوای چەندین ساڵ لە کارکردن بیرۆکەی کردنەوەی کۆمپانیایەکی تایبەتی بۆ دێت بۆ هاوردەکردنی کاتژمێر. بۆ ئەوەش براکەی یارمەتی دەدات. پێکەوە کۆمپانیایەکدا دەمەزرێنن لە بەریتانیا. ئەو هەنگاوەش بە سەرەتای دروستبوونی خەونی کۆمپانیای جیهانی ڕۆڵێکس دادەنرێت. بۆەوەی کارەکەیان بەباشی بەڕێ بکەن پشتیان بەدانانی پلانێکی لە یاتوانە بەست. ئەویش بریتی بوو لە هاوردەکردنی کاتژمێرێک لە سویسراوە. پاشان دەیان کردە ناو سندوقێکی گرانبەها لە بەریتانیا. دواتریش پیتەکانی WDیان لەسەر قوتووەکە دەنەخشاند. هانس هەمیشە خەونی ئەوە بوو کە کاتژمێرێک دروست بکات کە ورد بێت و دوانەکەوێت. بەڵام ئەستەم بوو خەڵکی بڕوای پێ بکەن چونکە کاتژمێری دەستی لەو سەردەمەدا ورد نەبوون و هەمیشە دوا دەکەوتن. بۆ بەدیهێنانی ئەو خەونەشی دەبوو ڕوبەڕووی هەموو ئەستەنگەکان ببێتەوە بۆ ئەوەی کاتژمێرێک دروست بکات کە دوانەکەوێت و ورد و بەدیقەت بێت و بتوانێت خەڵکی پێڕازی بکات کە کاتژمێرەکەی ئەو دواناکەوێت. بۆ ئەوەش هەستا بەدانانی پلانێکی تۆکمە. پاشان بە یارمەتی کۆمپانیایەکی دروستکردنی کاتژمێر لە سویسرا یەکەمین هەنگاوی بەدیهێنانی خەونەکەی ئەنجامدا. بێگومان هەروەکو ئەوەش پێشبینی دەکرد کاتژمێرەکەی ورد بوو و هەرگیز دوا نەدەکەوت. هەنگاوی دووەمی بریتی بوو لە دۆزینەوەی ناوێک بۆ کاتژمێرەکەی چونکە دەویست ناوێک بدۆزێتەوە کە کورد بێت، ئاسان دانی پێدا بنرێ و بخوێنرێتەوە و لە هەموو کاتێکیشدا ئەو ناوە لە هەموو زمانەکانی جیهاندا بە یەک شێواز بخوێنرێتەوە. ئەوەش بیرکردنەوەیەکی بازرگانی زیرەکانە بوو. بەو شێوەیە دوای چەندین هەوڵ توانی بگاتە ناوی ڕۆڵێکس کە ئەوەش چیرۆکێکی سەرنجڕاکێش لە پشتیەوەیەتی. بەپێی زانیاریەکانی ماڵپەڕی فەرمی ڕۆڵێکس بازلەوە کراوە هانس بە هەڵبژاردننی ناوی کاتژمێرەکەی چەند جارێک پیتەکانی ئەی تازێتی نووسیوەتەوە و چەند جارێک هەوڵی داوە ناوێکی جوانیان لێ دەربهێنێت بەڵام هیچ جارێک ناوەکەی بەدڵ نەبووە تا ڕۆژێک لە بەرەبەیاندا لە ناو گالیسکیەکی ئەسبدا لە لەندەن وشەی ڕۆڵێکس بەرگوێی دەکەوێت. دواتر هانس بڕیار دەدات لە ساڵی 1919 گەشت بکات بۆ سویسرا بۆ ئەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان دەستی بەسەر جیهاندا گرت ئەوێ ببێتە ناوەندی سەرەکی کۆمپانیاکەی. یەکێک لە گرنگترین شتانی کە ڕۆڵێکس تیشی خستە سەر بریتی بوو لە بەکارهێنانی ئامێرێکی پێوانەی کاتی ورد چونکە کاتژمێرەکەی دوانە دەکەوت. ئەوە هۆکارێک بوو بۆ ئەوەی وا بکات ڕۆڵێکس بەبێتە یەکەمین کاتژمێری دەستی کە لەلایەن ناوەندی فەرمی هەڵسەنگاندنی کاتژمێرەکان لە بیاڵ لە ساڵی 1990 بڕوانامەی متمانەی وەربگرێت. ئەمە ئەو ڕووداوانە هۆکارێک بوون بۆ ئەوەی ڕۆڵێکس لە ناو مێشک و هزری کەسەکان بمێنێتەوە. هەمووان پێشبڕکیان لەسەرەوە بوو کە باشترین و ناوازەترین جۆرەکانی بەکار بهێنن.